دوای لێکۆڵینەوەیەکی چڕ و ورد و بەدواداچوونێکی بەردەوام هێزەکانمان تۆمەتباری و بکەری سەرەکی تاوانەکەیان دەستنیشان کرد کە برایەکەی خۆیتی و دوای 5 کاتژمێر بەدواداچوون لە تۆمەتبار توانرا هەمان ئەو دوای 5 کاتژمێر ئەو تۆمەتبارە دەستگیر بکرێت بە ناوی جیم ڕێگێر مستەفا تەمەن 19 ساڵ لەلایەن کوژراوەوە چەندین کەرستە و مادەی قەدەغەکراو دەستی بەسەرداگیرا لەلایەن کوژراوەوە کە پێکهاتووە لە 1 تاپەر لەگەڵ 4 فیشەک دەمانچەیەک لەگەڵ 6 فیشەک بڕێکی زۆر لە مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ مادەی هۆشبەری جۆری جامایکا مادەی هۆشبەری جۆری تریاک مادەی هۆشبەری جۆری هیرۆین تەرازووی کێشانی مادەی هۆشبەر لەگەڵ کەرستەی کێشانی مادەی هۆشبەر و هەروەها دوای ئەوەی کە بکوژەکەشمان دەستگیر کرد دەستمان گرت بەسەر چەند کەرستەیەکی مادەی هۆشبەر لە لای بکوژەکەش دوای ئەوەی کە تۆمەتبار هەڵساو بە کوشتنی بکوژەکە 11 فیشەکی پێوە ناوە و تاوانی کوشتنەکەی ئەنجام داوە ئەوەی جێگەی ئاماژە پێکردنە هەردوو تۆمەتبار بەکارهێنەر و فرۆشیاری مادەی هۆشبەر بووینە مادەی هۆشبەر بۆتە زەنگێکی مەترسیدار لە بۆ کۆمەڵگای ئێمە و لێکترازانی خێزانەکان و داوا دەکەین کەوا هەرچی زووترە ڕێکاری تەواو بگیرێتە بەر